ئەگەر چیدەڤەری گەرمیان خاوەن زەویزارێکی زۆر و تەختایەکی بەرینە بەڵام لە ڕووی خزمەتگوزاری و گەشت و گوزاریەوە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لێی و ئەمەش لە کاتێکدایە کە لەگەڵ هاتنی یادی نەورۆزدا گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و باشووری عێراق و ئێرانیشەوە ڕووی تێدەکەن. بەداخەوە تا ئێستاکە ئەوەی ئەبینین هیچ شوێنێکی تایبەت نییە، تەنها شوێنێکە یاویش شاری یاری کەلارە کە پێم وایە ئەمە هیچ کافی نییە بۆ ئەوی کە ئەو گەشتیارانەی ڕوو لە سنووری گەرمیانەکەن. کەرتی گەشت و گوزاری بە تاوای پاراوێز خراوە، هیچ ئیشێکی لەسەر نەکراوە. بۆ نمونە ئێمە سێرانگەی خولە بەرزمان هەیە کە بایەخێکی پێ نەدراوە، چەندین جێگەی ترمان هەیە کاری لەسەر نەکراوە و لە ڕووی کارگێڕیەوە کێشە بۆ ئەو کەسانە دروستەکرێ کە ئەیانەوێ پرۆژەی وەبەرهێنانی گەشت و گوزاری بکەن. دانیشتوانی ناوچەکە تەنها بە جوانی سروشتی وەرزی بەهار دڵخۆشن ئەگەر نابێ باکن لە بوونی هەر خزمەت گوزاریەک کە حکوومەت بۆ ناوچەکە کردبێتی و خوازیارن بەوەی پرۆژەی گەشت و گوزار نەدرێتە کەرتی حزبی. لە ڕووی خزمەت گوزاریەوە هیچ نەکراوە، تەنانەت سروشت خۆی نەبێ جوانە، ئەگینا هیچ کارێکی نەکردە حکوومەت. من داوا لە حکوومەتی هەرێمی کورسانەکەم ئەگەر خۆی نەتوانێت کارێ بک بۆ ناوچەی گەرمیان بابیدا دەکەرتی تایبەت، بەس بەڵام داوا لە حکوومەت دەکەم نەیدا بە کەرتی حزبی. وتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان باس لە دەرچوونی 11 پرۆژەی گەشتیاری دەکات لە ناوچەکە، بەڵام بە بیانووی قەیرانی دارایی حکوومەتی هەرێم نەیتوانیوە پرۆژەکان جێبەجێ بکات و وەک خۆی دەڵێت داوا لە بەڵەندەران و وەبەرهێنران دەکەن پرۆژەکانیان لێ وەربگرن. ئێمە چەند جارێک داوامان کردووە لە وەبەرهێنان، ئەو کەسانی کە لە باری کەرتی وەبەرهێنانە کار دەکەن داوامان لیان کردووە بێن سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان بکەن بۆ ئەوی کە دەستی وەبەرهێنانی گەشتیاری لە سنووری گەرمیاندا بکرێ و بەرفراون کرد بە هۆکاری ئەوەی ئەو 11 پرۆژەیەمان بەهۆی قەیرانە وەسێنراون بۆ ئەوی ئەوان بتوانن درێژە پێدەری ئەو کارە ببن و بۆ ئەوی ببێتە هۆی گێڕانەوەی داهات و هەروەها کەمکردنەوەی بێکاری لە سنووری گەرمیان. لای خۆشیەوە سەرۆکی شارەوانی کەلار باسی لەبوونی زیاتر لە 6 دۆنم زەوی دەکات لەسەر ڕووباری سیروان کە ئامادەن بە مەرج بە هەر وەبەرهێنەرێکی بدەن بە مەبەستی دروستکردنی جێگای گەشتیاری و ئەکواپارک و شاری یاری. دیارە سەبارە بە پرۆژەی گەشت و گوزار لە سنووری شارەوانی کەلار زەویەکمان هەیە لە شارەوانی کەلار، ئەم زەوی ڕووبەرەکەی نزیکەی 65 تۆنمە کە کاتی خۆی بۆ ئەکواپارکێک دانرا، دیزاینیش بۆ کراوە، بەڵام ئەو کاتە کۆمپانیا بە هەر هۆکارێک بێت کە دروست نەکراوە، بەڵام لە ئێستادا زەویەکە شوێنێکی زۆر گونجاوە و تەنیشتی ڕووباری سیروانە لە ئێستادا هەر کۆمپانیایەک هەر بەڵێندەرێک کە بێوێ ئەو پرۆژە جێبەجێ بکە و ئەو مەرجانێک کە ئێمە هێمانەیە ئامادەین زەویەکەی ڕادەست بکەین. بەپێی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیام زیاتر لە 7 ساڵە باس لە تەرخانکردنی زەوی بۆ ناوچەی گەشتیاری و دروستکردنی پرۆژەی گەشت و گوزاری لە دەڤەری گەرمیان دەکرێت، بەڵام تاوەکو ئێستا هەر بەزارەکی بووە و نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.